بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم كتابي مدارج السالكين، كتابك زور نايابة كزاناي بيبرز ابن القيم، شرح كتابك إمامي هربي كردو، تعليقاتك زور جواني لسر نوسي وباسي منزلكاني خواناسي أكا بلكاني خواناسي. اما كهموما أهل الدين وديندارين حتمان بلكاني خواناسي زور وزواندن هر يكمان لبليكا لشوينك خومان أبينينو. بلام أبي مجاهدة كان ببريني بلكان هتاوكو زياتر لخوان الزيق بين درق بوكين كخداما لقلو لقل خداين. أفرمي منزلي كتر لمنزلكاني خواناسي بلي كتر لبلكاني خواناسي بي أوتري منزلة الإيثار، وشيء إيثار وشيء كي طواو إسلامية اللي هيج فكري كتراني لغير إيمان وإسلام النبي. تصور كان أمو شيء لو أتى بخشندي أقل لكردية بلين بخشندي مثلا لهرشي زمانه حتى ترجمة كردني ناكرة ترجمة أو وشيء بكرة. إيثار يعني أو شتيك خود زور بيوستا وزور ضرورة لجانا أيدي بكسيكتر، نأوي كزيادة لتو أوي كحاجة وضروريتي خوة أيدي بكسيكتر. أما لبخشندي قورتره لسخاوت قورتره وشيكي زور عظيم بليكي زور برزة. بويا رحمتي خوالي ابن القيم بأفرمي خواجة لجاو الزور متحي أماني كروك إيثاريا هي أفرمي ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة، ولو خويا لزحمتي ونارحتي أبن هر إيثاريا أكردوا أيان بخشي. ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. أو كسيك بتواني الريبة بري شح بك لناو نفسي خويا. طبعا مسألة شحيحيات العربية أفرمون اشتيك هي لبخيلي وللرزيلي بيستر أو يجبرتي للشحيحي. شون لو قورتي أفرمي الشحيح كي يا ابن القيم أفرمي أو كسيك زور حريصة لسر أو شتيك لدسي خلقه نلا دسي خويا. بن من زور كيف باب كتابيت نهي خوم به هي كسي كي تربي من ليرة وزور حريص متاوقو دسم أكل كدسي شمكو تون دسي وسرا بقرم بهيش يوازي ني بخشموني يالم كسودي لي ورقرم وبيوتر شحيحيات. بوي أفرمي الشحيح أو كسي حريص ما ليس بيده اشتكل دسي أمان زور حريص هر أيه بدسي بين السورة لسري. فإذا حصل بيده شيء شح عليه تنبا وشي بيأك وبخل بإخراجه بهيش وازل لو درناشه. أفرمي كوابو بخالت يكيك الثمرة كانوا برو مكان الشحيحية دلي إنسان. بوي بيغمريان صلى الله عليه وآله وسلم لفرماشتك أفرمي إياكم والشحة زور آقات النبي حريص مبن هالبكار مبن سور مبن لسرشتك هي إيوانية ليه قرن. فإن الشح أهلك من كان قبلكم. أو شحيحيته وهي كرتشان قوم لبيش إيوهرما فوتان. الشحيحية أمرهم بالبخل فبخلوا لناخيانا أو حريصيك هيان بو أمري بيكرن بويك الرزيل بن شروق بن رزالتيان أكرد. وأمرهم بالقطيعة فقطعوا أمري أكرد بويك وقطيعتك لقل خزم دوس وكسو لقل همو يانا أبو بكيشان قطيعتي رحم يانا أكرد أمري بيكرنو لبرشي لبر أو بخالته أو شحاحيتي لنفسها هي. بوي أفرمي بخيل جوابي شحي ضلي داوته بلام مؤثر كي أو كسي إيثارك جوابي جودي داوته. عبد الله كوري مبارك أفرمي سخاء النفس عما في أيدي الناس أفضل من سخاء النفس بالبذل. أفرمي إنسان كاتيك سخاوتي نفسي هبه أويك لدسي خلقه أم تشاوي لا بقريت ضلي لا بقريت تشاوي لسين ضلي باق به
ئەفەرمی ئەو سەخاوەتە زۆر گەورەترە لەو سەخاوەتەی ئینسان شتێکی خۆی بێت و بیبەخشێت. ئەمانە مەنازلن، منزلەی جوودە، منزلەی سەخاءە، منزلەی ئیحسانە، هەمووی ئەمانە لەناو ئیثارە جێگەی ئەبێتەوە. بۆیە ئەفەرمی ئەم منزلە ناوی لێنراوە منزلەی ئیثار لەبەرەوەی ڕوتبەیەکی زۆر گەورەیە، هەموو شتەکانی تری تیا جێگە ئەبێتەوە. ئەفەرمێ ئێمە سێ وشەمان هەیە، ئەم سێ وشەمانە بێ ئاگا لێبێ، لە عەرەبیە سەخاءمان هەیە، جوودمان هەیە، ئیثارمان. سەری ئەم سێ وشەکەن دەڵال لەسەر یەک شتەکە، بە کوردی هەر ئەڵێن بەخشین، بەس ئەم سێ وشە بزانە چۆن معناکانیان جیاوازە. طبعاً عەرەبی زمانێکی زۆر قوڵ و دەوڵەمەندە، هەر وشەیەک بەکارهێنێ ئیلا بۆ سوچێکی هات. مەسەڵەن ئەگەر شتێک 1000 پلە بێ 1000 وشەی بۆ بەکارهێن. لە جوودە ئەوەیە کە تۆ کەی مەسەڵەن پێت ئەڵێن کەسێکی سەخی، با لە سەخاوەتە دەست پێ بکەین. ئەفەرمێ ئەوەیە کە تۆ شتێکت هەیە و هەندێک زیادت هەیە، زیادەکە ئەبەخشی بە خەڵک، پێت ئوترێ کەسێکی سەخیە. 1000 دینارت هەیە، خۆت 500ت پێویستە، 500ەکەی تری ئەبەخشی پێ دەترێت ماشاءالله کەسێکی زۆر سەخیە. ئەفەرمێ جوود چییە؟ 1000 دینارت هەیە، تۆ ناچی 500ەکە سەرفکەی، لە 500ەکەی خۆشت زیاتر 600 سەرفەکەی، 700 سەرفەکەی، ئەوە پێت ئەوترێتی چۆتە پلەی جوود. خوا جەل جەلاوەهو یەکێک لە ناوەکانی بریتێ لە جەوادون کەریمون. وشەی جەواد زۆر گەورەیە، یعنی ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە ڕەمەزانە جوودی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گەورە بوو، هەموو شتێکی دا ئەپۆشی. ئەفەرمێ بە تایبەتی هەموو حیاتی وا و بە تایبەتی لە ڕەمەزانە جوودی تەواو ئەکرایەوە. ئەی ئیثار چییە؟ ئیثار ئەفەرمێ لەمانە بە قووەترە، 1000 دینارەکە هەر هەموویە بەخشی، حیج نەیەڵیتەوە. خۆت زۆر حاجەتە، پێویستە بێنە پێشاوی خۆت زۆر برسیتە، هەندێک خواردنیان بۆ هێناوی لەبەردەم تایە، ئەتوێت دەستی بۆ بەری کەسێک ئەی بەخشیتە کەسەکە لە کاتێکە کە تۆ خۆت زۆر حاجەتە پێی. بۆی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کە بریندار بوون دەدانیان، ئەفەرمێ زۆر تونیان بوو، هاواری ئاویان نەکرد، لەناو ئەو تەپ و تۆزە کەوتبوون، ڕۆحمان بە قوربانیان بێ. ئەفەرمێ یەکەمیان ئاوەکەیان دایە، هەوا سەری کرد براکەی هاواری ئاوەکە، فەرمووی بیدەن بەو ئەڵێ ئاوەکە ڕۆشتە دەیەم هاتەوە، یەکەم هەمویان وفاتیان کرد، کەسیان لە ئاوەکەیان نەخواردەوە. سەری و ئیثارەکە خۆی حاجێتی، خۆی تونێتی، خۆی هاوارێتی، گوێی لە دەنگی براکەتی ئەو ئەخاتە پێش خۆی. ئەمە پلەیەکی زۆر گەورەیە لە خواناسیە. بۆیە ئەفەرمێ ئەنسار ئەهلی ئیثار بوون، ماڵ و داهات و سەروەت و سامان هەموو شتێکی خۆیان هێنایە بەردەم چی؟ بەردەم مهاجرەکان لە پێناوی خوای جەل جەلالوه. ئەمە کە پلەیەکی زۆر گەورەیە. بۆیە ئەعلا مەرتەبەی سەخاوەت خوای گەورە بۆ ئەنساری دانا، فەرمووی وەیؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. بە وەصفی ئەنسارەکانەکە خوا لە قورئانیا بە ئیثار ئەم صفەتەی تەنها بۆ کێ بەکارهێنا؟ بۆ ئەهلی ئەنسار، کە صفەتێکی زۆر گەورەیە. قەیسی کوڕی سعدی عوبادە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ، کە لە هەوڵانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم مەشهور بووە لەناو هەموو عەرەبە کە پیاوێکی زۆر سەخی بووە. ئەفەرمێ خەڵکێکی زۆر هەچ کەس ئەچوو قەرزی ئەدایە، هەچ کەس ئەچوو خەیری پێ ئەکرد. ئەفەرمێ جارێکیان نەخۆش کەوت، ئیبن قەیم نەقڵی کردووە ڕیوایەتەکە، ئەفەرمێ نەخۆش کەوت، نەخۆشیێکی زۆر ناڕەحەت، ئەڵێ ئاگای چەند ڕۆژێک لە خۆی نەما، دوای چاوی کردەوە سەری کەس سەردانی ناکە. ئەڵێ پرسیاری کرد ئەرێ باشە خەڵک بۆ نایەن بۆلام، دائیمە دەورم قەرەباڵە وەلەم نەخۆشیە ئێستا چۆڵە؟ وتیان وەڵڵاهی قوربان شەرمەکەن لەوەی کە بێنە حزورت هەر هەمویان قەرزاری تۆن. فەرمووی دەی جارێک بێنن، کەسێک بێنن با جار بدا بەناو هەموو شارە هاوار کە هەر کەسێک قەرزێکی هەیە هی قەیسی کوڕی سعدی کوڕی عوبادەیە، ئەوە لە پێناوی خۆیان عەفومان کرد. ئەفەرمێ ئەو ئێوارەیە ئەوەندە خەڵک هاتنە ماڵەکە، دەرگای ماڵەکەی شکە، ئیزدیحام لەسەر ماڵەکەی دروست، ئەوەنە قەرزارەکان کە قەرزی دابوونە زۆر. ڕۆژە پرسیاری لێ ئەکەن، ئەفەرموون ئەی قەیس کەس هەیە لە تۆ سەخاوەتی زیاتر بێ؟ ئەڵێ ئەرە وەڵڵا هەیە. ئەڵێ چۆن؟ ئەڵێ جارێکیان چوینە شوێنێک باران لەگەڵ دۆستێکمە ڕەفیقێکمە، ئەڵێ باران زۆری بۆ هێنان لاماندا لە خێمەتێک، ئەڵێ تەنها ئافرەتێکی لێبوو، چاوەڕێ کرد تا هاوسەرەکەی هاتەوە، ئەڵێ وتی میوانمان هەیە، 2 میوان. ئەڵێ دیقەتمدا تەنها 3 وشتریان هەبوو،
الله هر يكسر بلا واشتري كسر بري طبعا عرب طبيعتي أن زور عجائب للسخاوة سري حيوانك دا أنا نبوت يعني تأكيد بأمة تنها بوتو سر برا هذا بشي خوي الله سير من كر أو رجاء الله أو من كر زور لخوما بونا وتمن تو بوشي أو تكرتو تنها سي واشتريت هي وتي واجبة لسر أما كرم سنوري نية أفرمي الرجي دوم سير من كر داني كتير يعني سر بري أفرمي باران زوري بوينا خوا من وبرن الله الرجي سهم يعني سر بري الله مش 1000 ديناري ألتونم يا بخزانك يوتم أما هل قرن بو مصاريف وجياني خوتا لم شوينا الله كاتك مزاني كالروشتين دور كوتينو كسيك بسر أسبكيو دموچاي خوي بيچا وتيرو كوانك روتي كردن وتي بوستن والله يا باركتان أبدا أتانا من ميوان داريم كله باري ميوان داريم بنو يا أجرنا برتيرتان أدم الله يتمنى كاك بارك من برو الله باركي داينوا الله والله هتا استهرت شيء كم أوبيا ولا خم بس خيتر يتفرشوا شكل الجيان دينا تنها سيشتي هرسي كي بخشي بويا بلاي إثار كإنسان أجاته أو بلاي زور شت هي للضليها بشو كبيته أزاني خواك عظيم هي قربوا أكاته أو دسي زوي نابينه تنها أسمان نابينه تنها شاوي للسروية أزاني ليو رزقك هي ما دام أمس سخاوتي كدو إثاري كدو إلا رب العالمين درجة كان خيري بس لا أكاته ابن القيم أفرمي جود وسخاوة وبخشين ده جوري هي جورك أوي إنسان جاري وهي نفسي خوي أبخشي بو كسك جاري وهي رفيقك أمادية نفسي خوي بو رفيقك جاري وهي باوك دايك بو من على كان يعني نفسي خوي فداءك أفرمي جورك لبخشيني كي زور جوري لإنسانة أو إثارة جياني خوي أتوين أتولى بيناوي كسك ترى أفرمي هند جل الرياسة كسك هي بالا دست أو وازد الرياسة كي نبو كسك تر كسك أشياء شياوترو باكترو شاكتر بين الله ورشونا كيمن الرياسة زور زحمة إنسان وازي لي بينه إنسان حبي زور أو هي كجوربي رئيس بي دائما يكم بالرقم يقبل لهم وشونا طبيعتي إنسان أو أفرمي هي إثارك بالرياسات أفرمي هي إثارتك بالراحة والرفاهية خوي هموي لخوي خوي أجريته لكاتي صعبتي أجريته لهموي أجريته لبيناوي دوستكان يسر في أكل أفرمت جورك للسخاوة من هي بعلم إنسان كاتك كسي برسياريكي لأكا كسي رنمايكي بي استشاريكي بي أكا بدمي وأروى رنماي أداته أفرمي أمر جورك كتير لا جوركاني السخاوات جورك كتير للسخاوات أو يكا خوات جاهيكي دايتي الشفاعتك يبو خلق لأنه كومالاياتي خلقا مثلا خوا حرمتي داويتي أم حرمتا بكار بينه بكاروباري خلق بو إيشي خلق كزور قرنجة إنساني مسلمان أجر خواي جورا بلو بوستيكي داية بلو بوستيكي إثر كومالاياتية مادية هر شيء وازك بكاري بينته مسلمانة بقصيك تو احتمال كشكي قرفتك شارع سربي بتشو كشكي بو شارع سركة أم بشي خوت بويا ابن عباس رضي الله عنه رحمة الله أفرمي أجر بدواي كاري مسلمانة كبرم إيشكي بو جيب جيكم شفاعتك وكم لا يكسك أفرمي أجر يكمان جرق لبناي كعبة اعتكافكم أو روشنا بيخوشتر الله هشتا أو روشنا أجرك بجورة الأذان لو إلى بناي كعبة يا خريج عبادة وطاعات بن أو اندب لك جورية جورك تلا السخاوات أو إنسان ببدني خوي بلا شيء خود لا شد مندوك بأنواع جوركان في غمرجان صلى الله عليه وسلم أفرمي همو بر بيانك أكنوا همو جمجيك إيو بيسي بصدقة هي يصبح على كل سلامة من أحدكم صدقة أبي صدقيك بوبكي بو همو جمجيك أخوابي عطا كردوي طبعا أسيما نازي أم جمجانا نازي كأوا أجولة بإسراحات كسيواها تنها دو فقري بشتي لجولة أكي أزان چه آزار و چه زحمتيك أبيني بيركرو أجر فقري ملد بوستي شي أجر بنجيك أوسيت لكارك إيش كانت همو أوسيت تعطيل بي لا يخوم أن ألين كم أندامة جاري أندامة كش مزبوط بنجك هي بلام هربا نبو حسابي كان كاتك وستا بوي أفرمي همو جمجيك لتويا سياسته أو أنت جمجا هر همو يتو بصدقي بوبكي همو بربياني خور لسراهات دس بيبك بصدقي أمانة أفرمي يعدل بين 2 صدقة دوس أبيني كمثلا عاجزن أشي أشتيانا كيتو صدقية وتعين الرجل في دابته كسيك أبيني
سیارەکەی پەنچەر بۆ بە زمانی ئەمڕۆ وڵاخەکەی بارەکەی کەوتووە لەگەڵ یا بارەکەی هاوکارێکی ئەبی عینەن فتحمله عليها كبوي برزكيت فتحمله عليها أبيت صدقة أفرمي والكلمة الطيبة صدقة حرق سيكي جوان بزماني تو أبي الصدقة أم جمقاني بوي زور زر إنسان محاولة كلمة خراب مجال ندى بيتدر إلا كلمات جوان شاك وبكل خطوة يمشيها الرجل إلى الصلاة صدقة چن هنگا وبني برو نيجكان ديد بو مزگوت هموي صدقة هموي أجر وباداشت وفضيلة بو إنه يجي جماعة فضيلتي زور قوري لو بقرب بسحوت خير بوتر نسره همو هنگا كتو إني شكري خواك شكر يا إلهي أم جمقيم أو جمقيم چند دانا هنگاوتنا أو اند صدقات بو نسره أفرميه أجر هاتوا ويميط الأذى عن الطريق صدقة هاتي شتيكي بسيط لسر الرجاء هالقرد بردك بيسايك حرشتك يبيني لا دبر بوي عزتي خلقنا ده عزتي تشاوي خلقنا ده عزتي قاتي خلقنا ده هم صدقة أجر فضيلته هم أمانة وها أكنك تو لا يخواج له شكري أمهم جمقيات كردبه حوت من دانا زور عظيمة طبعا حديثك هي پیغمبریان صلی الله علیه و سلم یەکێک لە هاوڵەکان ناوی ئەبی ضەمضەم پیاوێکی زۆر فەقیرە بەڵام زۆر دڵپاک لەوە ئەچێ بە هەرێکێ بڵێن ئەرێ ئەتوانی تۆ وەکو ئەبی ضەمضەم بکەی بەڵێ وەڵاهی نازانم ئەبی ضەمضەم چی کردو پیغمبریان صلی الله علیه و سلم بە هاوڵانی بینە کێ ئەتوانێ وەکو ئەبی ضەمضەم بکە کێ بە تەعەجوبەوە أفرمي أبي ضمضم كهمو بيانك إكرد وأي خوايا اللهم إنه لا مال لي فأتصدق به على الناس والله هيج مال مني كم صدقي بيبكم هيج هادشي أكمني بس خوايا جان وقد تصدقت عليهم بعرضي خوايا جان أوامن بناموسي خوم باشا هرهم وأكم الصدقة لبيناوي تويا شون فمن شتمني هركز جوانيكي بيداوم أو قذفني يعني تومدباري كردون بالزنا بهرشتي هر قصيكي برامبرم كردون فهو في حل غيبتي كردون خوايا عفويك أفرمي أما صدقك أبي ضمضم بويا بيغمر صلى الله عليه وآله وسلم أيفروا من يستطيع منكم أن يكون كأبي ضمضم كي أتوانا أبي ضمضم بهمو بيانك بالله خوايا أمتي بيغمر صلى الله عليه وسلم هرهم يقردني آزاد هرهم إلا حل أبي حشتكم ناوي أبي ضمضم بمال وبحال كسيبة جورك لإثارك قوري كردوه أزان إنسان كظلمي لي أكرت شندلي نار حتى وبيتاقته وبيزاره بس أقر وكو أبي ضمضم كأزان شندلي مرتاحة خواك فلان كظلمي لي كردوم أو يتر خرابي برام أو ترجواني بيدام أو يتر كره هميان آزاد بن بوي أفرمي أما جورك للسخاوتي زور قوره إنسان بيت بالله خواجان أو كساني قسيان لسر كردوم هرچيان كردوه وتوه هرهم خواجان هميان آزاد بن أزان أم فضيلة چند قوري لإنسانة چند جوانة چند برزة أفرمي هشتمين دانا هرچي آرام قري هرچي زحمتيك كهات الرد لروي مادية وبو لروي قسوة بو لروي صبر دقر أفرمي أم بيوتي جود بالصبر إنسان جاري ويسخاوتك إلا صبرك يأتي خواجة لجا أم نفسي خوي أقري جاري وهي صد مصيبة الرتيئك سيري ما يتمبارك كان والجروح قصاص أزان طبعا أحكام قصاص للشريعة الإسلامية بابك زور قوري فقه زور عظيم تصورك كسك بنجي كسكي لكار خست أم كسبوي هي بنجكي لكار بخاته ما في شخصية بوي هي بنجكي لكار خاته تشاوكي كيور كر بوي هي تشاوكي كيور كاته والجروح قصاص بلام لبناي أما فمن تصدق به فهو كفارة له لبناي أما كخوي قال أفرمي جروح كان قصاصه هرهمي بأندازي خوي بيكساني خوي وكو خوي باشا بلام أفرمي هركسي صدقي كرت خير وخيراتي كرت أما كرد بخشين أبيت كفارتك زور قوري ويخوالي أبوري خوالي خوش أبي زور قوري إما أم بابت زور بعظيم سيركين طبعا لشريعتها أزانن هر قصاصك بتوانين وكو خوي لبرامبركي دركين وكو خوي لي دركين بمرجع أشكال ما في شخصية خليفة مسلمان ناتواني أم كسعفوك
هیچ کەسێک ناتوانێت ئەبێ ئەم تۆڵەی لێ وەربگیرێتەوە. تۆ لە بەرهەم موسڵمانێکە هاتووی زیادەڕەویت کردووە، مافەکەیت پێشێل کردووە، ئازاری جەستەت داوە، ئەشە بەعین شێواز تۆ ئازار ئەدرێتەوە هەمان کارەی کە کردوتە. اینجا ئیتر جۆرەکانی جروح لە شریعەتی ئیسلام بە تەفسیل باس کراوە. ئەگەر کەسێک چەقۆیەکی دا لەسەری کەسێک مەسەلەن بە حاڵ پێستەکەی بڕی، کەسێکتر لێدا چوە سەر ئەسقانەکە، کەسێکتر ئەسقانەکەی بڕی، کەسێکتر چوە خواردتر، هەمووی ئەحکامی هەیە، هەمووشی ناوی هەیە، هەمووی دراساتی هەیە. طبعاً بابی فقه بابێکی گەورەیە، بەس لەبەرەوەی ئێمە لەسەر قەوانین زۆر کات ئەم بابانە هەمووی داخراوە و خەڵک نایزانێ بەعام لەو ئەچێ مەسەلەن هەموو جارێ ئەڵێم گەنج زۆر کات لە نوێژایە لە دەستنوێژە پرسیارە بکەی 50 کەس جواب ئەداتەوە کە ئەچیتە سەر بابی فقه کەس نازانێت، چونکە ئەم بەشی حکمە کەی لەسەر دەسەڵات بوو اینجا پیادەی ئەمانە ئەبێ، بۆیە زۆرینەی کات لێ بێ ئاگەین. یان ئەفەرمێ وەجەزاء سەیئەة سەیئەة مثلها. سەری ئەم ئایەتە مبارەکەن دائیمە خوای گەورە باسی سەخاوەت لە دوای ئەمانە ئەکا. ئەفەرمێ وەجەزاء سەیئەة سەیئەة مثلها، خراپەیەکی کردو خراپەی بەرامبەر ئەکرێتەوە. فمن عفا وأصلح فأجره على الله. بەڵام هەر کەسێ عەفووکە ئیسلاحکە لەو نێوانە ئەوە ئەجری لای خوایە، ئەجرێکی زۆر گەورەی ئەداتەوە. إنه لا يحب الظالمين. خوا قەت زاڵمەکانی خۆش ناوێ کە لە تەجاوزی خۆیان حدودەکە تەجاوز ئەکەن. بۆیە ئیبن القەیم ئەفەرمێ ئەم ئایەتە مبارەکە خوای گەورە سێ شتی تیا باس کردووە. یەکەم عەدالەتی تیا باس کردووە، جەزاء سەیئەة سەیئەة مثلها، و عەدالەتە. بەس ئیسلام خۆ عەدالەتی ناوێ لەسەر زەویە. طبعا ئێمە زۆر کات ئەڵێن کە با عەدالەت بگەڕێ سەر زەوی، بڕواکەن ئیسلام عەدالەتی ناوێ، ئیسلام ئیحسانی ئەوێ، ئیسلام فەضلی ئەوێ، ئەوە عەدالەتەکەی. لە دوای عەدالەتەکە فەرمێ چی؟ ئەوە فەضلە. فمن عفا وأصلح فأجره على الله. ئیسلام فێری ئەوەت ناکات تۆ بچی عەدالەتکەی ئیلا ئەبێت تۆڵەکەی لێ بکەیت و ناوەڵا فەرمێ عەفویکە. ئەوە لە عەدالەتیش گەورەترە عەفوکردن، چۆن ئیثار لە بەخشین گەورەترە، ئەوەش فەزیلەتێکی زۆر گەورەیە. اینجا ئەفەرمێ مەقامی ظڵمیشی باس کردو حرامی کردو إنه لا يحب الظالمين. بۆی هیچ یەکێ لە عەبدەکان تەجاوز نەکات لە حدودی خۆیە. هەر سێ مەقامەکە مەقامی عەدل و ظڵم و فەضل لێرە باس کراوە. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی زۆر عەزیمە. بەڕاستی ئینسان کە لە خزمەتی ئەوەستێ شەرم ئەیگرێ. ئەم هەموو کەلیماتە جوانانە دین تەسەوورکەن ئەوەندە گەورەیە، یعنی ئیثاری ئەوێ. باشە منزلەی ئیثاری خواناسی ئەمەیە، ئەو شتێکی خۆم زۆر زەڕورمە ئەیدەم بە بەرامبەرەکەم. چ جای عەفوکردن، چ جای دڵپاکی، ئەوە جۆرێکتر لە جۆرەکانی سەخاوەتی ئینسان و ئیثاری ئینسان. نۆیەمین دانە ئەفەرمێ ئیثار بە ئەخلاقی بەرز، بە ڕووگەشی ڕووجوانی. ئەفەرمێ ئەمە بەشێکی زۆر گەورەیە. ئەفەرمێ لە سەبر گەورەترە. سەبر ئەوەیە کەسەکە ئازارت ئەدات و ئارامەگری گوێ نادێتێ، بەڵام ئەمە بەستی وەجهە دەموچاوت ئەکەیتەوە. ئەفەرمێ خۆشەویستی دڵمان صلی الله عليه وآله وسلم لا تحقرن من المعروف شيئا. یەک شت لە ناو چاکەکانە بە بچووک سیر نەکەی ئەبەدەن. ولو أن تلقى أخاك ووجهك منبسط إليه. هیچ بەکەم نەزانی ئەگەر گەیشتی بە براکەت و زەردەخەنەیەکت کرد، دەموچاوێکی گەشت دایە، ڕوویەکی خۆشت دایە، سەدەقەیە، ئەجرە، فەضلە، گەورەیە. هەمووی ئەمە جۆرێکە لە سەخاوەتی تۆ، جۆرێکە لە ئیثاری تۆ. لەو ئەچێ خۆت ملیۆنە زەحمەتی لە دڵتابێ. ئەزان جاری وە هەیە زەردەخەنەیەک چ غەمی بەرامبەرەکەت ئەبە، ئەزان چ ئەجرێکە دەسەکە. تەسەوور کە پیاوێک لە ماڵەوە هاتوۆتە دەرەوە یەک دنیا کێشە و مەشاکیلی بەتاتی لەم زەمانە طبعاً گیرۆدەترین کەس لەم زەمانە پیاوە. ئەرکێکی گەورەی ئاینی، کۆمەڵایەتی، دنیەوی، هەر هەمووی بە کۆڵی پیاوە. بۆیە ڕەمەزانێک ئەگە بەبیرتان بێ هەر باسی پیاوم کرد، فەزیلەتی پیاو. چکەوتم زۆر باسی ژن کراوە و ئافرەتان بە ئەمزارنەوەی پیاوە زۆر باسم کرد بە درێژی. حتا خوا لە قورئانە سوێنی بە باوک خواردووە بە دایک نەخواردووە. ووالدین وما ولد. سوێنی خواردووە بە باوک، سوێنی بە دایک نەخواردووە. ئەوەندە قورسایی لەسەر شانی پیاوە. زۆر خوا زۆر بە گەورە و مقدس ئەم پیاوەی خەلق کردووە و زۆر ئەرکی گەورەی مەردانی خستووە سەر شانی. ئەم پیاوەیەتە دەرەوە یەک دنیا مشکلەی هەیە. دۆستێک ئەیبینێ قسەیەکی خۆشی بۆ ئەکات، دەموچاوێکی گەشی ئەداتێ، بڕێکی زۆر لە غەمەکەی ئەڕوا، ئەچێتەوە ماڵەوە مشکلە دروست ناکا، گرفت ئەزان هەمووی بە ئەجر بۆ تو ئەنووسرێ. بە دەموچاوێکی گەشی جوانت دنیایە دەرگای خێری لەسەر بەرامبەرەکەت کردەوە. ئافرەتێ بۆ پیاوەکەی، پیاوێک بۆ خێزانەکەی، باوک و دایک لەگەڵ مناڵە، مناڵ لەگەڵ دایک و باوکە،
هەموو کاتێک یەکتر دڵخۆشەکەن ئەزانی یەک دنیا جوانی تر ئەبەخشێ ئەم دڵخۆشیەکە ئەیدێن بە یەکتر بۆیە فەرمێ بەشێکە لە سەخاوات دەیەمین دانە ئەفەرمێ ئەوەیە کە ئەگەر هەر هیچت نەبوو ئەمانەشە هیچ پێ نەکرا کورە جوودت هەبێ بەخشندە بە لەوەی کە لە دەستی خەڵکە حەقت نەوێ بەسەریەوە دڵت سەیری نەکا دڵت پاک بێ بەرامبەریان قەت چاوت لەسەری نەبێ ئەفەرمێ ئەمە جۆرێکە لە سەخاوەت ئەگەر بێت و دڵ پاک بێت چونکە کەسی موسڵمان زۆر دەرونی پاکە زۆر ئەبێ ئارام لەگەڵ خەڵکا مامەڵە بکە ئەفەرمێ ئەمە پلەیەکی زۆر گەورەیە بۆیە ڕەحمەتی خوا لە عەبدوڵڵای کوڕی مبارەک گەورە وەلی ئەم ئومەتە کە ئەفەرمێ إنه أفضل من جود البذل ئەفەرمێ ئەوەی کە ئینسان چاوی لە ماڵی خەڵکۆن ئەوە باشترە لەوەی کە ئەگەر کەسێک بێت و ماڵ و سەرەت و داهاتەکەی ببەخشی هەڕەوی ئەفەرمێ سێ دەرەجەمان هەیە کورە سێ پلەمان هەیە لە ئیثارە ئیثار هەر ئەوە نیە یەک پلە بێت تەواو بڵێن هەرچی هەتە و نیتە بیدە بە خەڵک و تەواو نا ئەفەرمێ ئیثارێکمان هەیە أن تؤثر الخلق على نفسك فيما لا يخرم عليك دينا ئەم قسەی هەڕەوی زۆر مهمە و ئیبن القەیمی زۆر بە جوانی شەرحی کردووە ئەفەرمێ ئیثار کە هەرچی ئەوەی خۆت زۆر زەڕوتە بیدە بە خەڵک بەڵام بە مەرجێک مەرجەکە ئەوەیە تەئسیر لەسەر دینی تۆ نەکە دۆستێکم جارێک لەگەڵ دۆستێکی ترا کێشەی هەبوو سێهەمیان هاتبوو خانوویەکی خۆی یابوو بەمی تر و کێشەکەی حەل کردبوو دوای چەند ساڵێک ئەمە هەر لە مێشکیان لێ ئەدایەوە تووشی نەخۆشی نەفسی کردو باشە من ئەو ماڵم بۆچی دا خۆ ئیثار نییە ئەوەیە کە زەربە لە دینت ئەدا نا مادام توانیت جورئەتی ئەمە هەبوو ئەم هەنگاوە بنەی ئەبێ ئەوەندە بەدڵ نابێت ئەوەندە لەبەر خاتی خوا ئیشەکەت کردبێتەوە ئەزانی ئەگەر هەر ئیثارێ لێی پەشیمان بۆیە لەبەر خاتی خوا نەتکردو لەبەر بەرامبەرە کرد و بەرامبەرەکەش پێی نازانێ ئێتەوە دنیا لێتەوە یەک کورە ئیثار لەبەر خاتی خوا ئەکرێ ئەوەی کە هەتە ئەیبەخشی ئەگەر خودابین بی ئەبەدەن تەئسیری لێ ناکە ئەبەدەن تەئسیر لە تۆ ناکات چونکە تۆ خودایی لەبەر خاتی خوا کردوتە ئەیبەخشی و ئەیدەی بە بەرامبەرەکەت ئەفەرمێ طريقي خواناسي ولا يقطع عليك طريقا ولا يفسد عليك وقتا ئیترمێش کرد مشەوەشکی و ژیانت هەمووی تێکەڵ بێ بەسەر یەکە و تەنها لەوە ئیثارەکەت کردووە ئەفەرمێ ئیثارەکەت بە مەرجی ئەکرێ و مەرجی یەکەم جۆری ئیثار ئەوەیە ئیثارەکەی ئەو شتێکە پێویستە ئەیدەی بە خەڵک خۆشت پێویستە هەر ئەیدەی بە خەڵک بەڵام بەو مەرجانە تەئسیر لەسەر دینداری و خواناسی بنەکە ئیترمێش کرد مشەوەشکە و دڵە قەرەباڵغکە تەنها لەبەر ئەوەی ئیثارەکە کردووە ئیثار بە کەسێکی زۆر دڵبەهێزە کرێت چونکە لە سەخاوەت گەورەترە سەخاوەت شتێکی زیادت هەیە ئەیدەیت و ئەیبەخشی جوود شتێکی زۆرتر لە حاڵی ئەوە ئەبەخشی بەڵام سەخاوەت هەموو ئەوەی کە هەتە ئەیبەخشی ئەوەی کە زەڕوتە پێت داوە بۆیە دڵێکی زۆر قایمی ئەفەرمێ ئەمە نزمترین پلەیانە ئەو مەرجەکەشی ئەو هەیە بە هیچ شێوازێ ڕێگەی خواناسی و لێ تاریک و تاڵ نەکە ئەفەرمێ ابن القەیم ئەمە معنایەکی تریشی هەیە ئیثار لەسەر خواناسی ناکرێت ئیثار لەسەر خواناسی چۆن بۆ نمونە مەسەلەن من لە جمعەیە چوومەتە پێشەوە دانیشتم ئەجرەکەی فەضیلەتەکەی گەورەیە وەڵا کەسێکی تر هاتووە لەوێ لا ئەچم بۆی کەسەکەی تر بێتە ئێرە لە نوێژە لە سەفی یەکەمە ئێمە دواوە با کەسەکەی تر بچێتەوەش نە ئیثار لە خواناسی ابن القەیم فەرمێ ناکرێت چونکە ڕێگای و ڕێبازی خواناسیە ڕێبازی خواناسی هەموو کەسێ محتاجە بەوەی هەنگاوێ زیاتر بنێ اینجا فەضیلەت و گەورە و بچووکی لە ڕێبازی خواناسیە حەقی بەسەر ئەوە نییە مەسە من مەلام بێمە ناو مزگەوتەوە بڵێ کاکە وەرە پێشەوە ناوەڵا بۆچی درەنگات و لە دوای نوێژەکە ئیثار لە خواناسیە ناکرێت هەر کەسە سوچی خۆی و جێگەی خۆی لە خواناسیە بزانێت بۆیە تۆش خواخواتە تۆزە ئەجری زیاتر دەستکەوێت ئەویش خواخوایەتی ئەجرەکەی خۆت مەدە بە کەس ئەم بابەتە لە ئیثار ابن القەیم زۆر جوان ڕۆشنی کردوێتەوە ئەفەرمێ بە هەڵا ڕۆشتون خەڵکێکی زۆر پیان وا بووە هاتون ئیثاریان کردووە لە زۆرێک لە تاعات و عەبدایەتی خۆیان پێشکەشیان کە ببەر ئەفەرمێ نەخێر ئەبێ لەوانە زۆر توند خەریکی کارەکانی خۆت بی ئەفەرمێ هەندێکی هەر ئەبێتە حەرام هەندێکی مەکروهە ئەفەرمێ ئەبێ ئاگاد لێبێ بزانێت چۆن مامەڵەی لەگەڵا ئەکەی اینجا ئەفەرمێ هەڕەوی ئەفەرمێ لەگەڵ ئەوە بەشی خوا لێ تێک نەچێ بەشی مەخلوقیش لێ تێک نەچێ ئیثار لە حەقی خۆت ئەکرێ نەک لە حەقی ماڵ و مناڵ ئەبێ ئەو خاڵەمان زۆر ئاگەری هەڕەوی زۆر جوانی باس کردووە مەسەلەن کەسێک خانوویەکی هەیە ماڵ و مناڵی تێیە ماڵ و مناڵەکەی ئەکاتە دەرەوە خانووەکە ئەدا بە کەسێک تاڵە ئیثارەکەم و ئیثاری نەکردو شتی خەڵکی تری بەخشی چونکە تۆ مافی ترێ بەسەر ئەرکی ترێ
هەندێک جار ئەمە لە فکری خەڵکی موسڵمانە بەهەڵا دروست بووە کە ئیثار وا تەسەورەکە ئەمەی کە هی بەرامبەریشێتی ئەوانەی کە خوا لەسەر تۆی دانا ئەمە ئەگەر پورێکت هەیە کەسی نییە پورێک زۆر دوورە لە تۆ باشە بەڵام هەر چۆن نەبێ پێی وترێ پور بە زمانی کوردی هیچ کەسێکی نییە و پورە تۆ نەبی بۆی ئەڵم پیاو زۆر زەحمەتی لەسەر ئەو پیاوە واجبە لەسەری ئەو پورە دوورەی بەخێوکە خزمەتی کە ئیشی بۆ بکە کاری بۆ بکە بەدەمیەوە بێ نەخۆشکە بچێت لەگەڵیە کورد پیاو ئەرکی زۆر زۆر قورسە بۆیە ئەبێ زۆر وریانە مامەڵەکەین توش ئەوەت نەکە و هەلدێ نەکە مافی خەڵکی زۆڵم بکەی لە مەسەلەی وڵێ وەڵا ئیثارەکەم نە ئەفەرمی ئیثارە بێ ئاگادەوە بێ ئەفەرمیەوە پلەی یەکەمی ئیثارە پلەی دووهەمی ئەفەرمی ئەوەی ڕەزامەندی خوا لە پێش چاوت گری هیچ شتێکی تر تۆ نەخوێنیتەوە بەس ڕەزامەندی ئەو ئیثارێکی زۆر گەورەیە بگەیتە پلەیکی ئەوە تەنها خودابین بی تەنها ڕزای ئەو بخوێنیتەوە ڕزای خەڵک نەبینی ئیثار نەکەی لەبەرەوەی ئەو کەسە پێت ڕازی بێ ناوەڵڵا تۆ لەبەر خوا ئەم ئیثارەت کردو بۆ ئەوە نەبێت کە خەڵک پێ بڵێ ماشاءالله چەند کەسێکی مؤثر و چاکە ناوەڵڵا تەنها لەبەر خاتی خوا تۆ ئەم ئیثارەت کردو و ئەم کارت جێبەجێ کردو ئەفەرمێ پلەی سێهەمیش ئیثار و ئیثاری اللهی ئەفەرمێ ئەوەیە کە لە ئیثارەکەتە حتا مەسئلەی ڕەزامەندیش نەبینی هیچ خوای گیان من ئەم ئیثارە کاتێک کە ئەەکەم خۆم حاجەمە زۆر پێویستمە ئەیدەم بە بەرامبەرەکەم تەنها و تەنها لە پێناوی ئەوەی یا ئیلاهی من ئەمەوێت تۆم هەبی هیچی تر ئەمەی کە خوا جەل جەلالو پێ عەتا کردووی نەخێتە پەنای خۆت ئەم ئیثارە بیدێتە لای خوا خوای گیان وەڵڵاهی تۆ بووی منت کردە خاوەنی ئەم ئیثارەگە نا من هیچم تیا بەسەرنی ئەوەندە خۆت جوان تەسلیم بەخوا بکەی ئەم منزلانەی خواناسی ئەزانم لەسەر دڵمان قورسە بۆ زەمانەکەمان قورسە بەڵام عەرزم کردن کە ئەم کەلیماتانە کەلیماتی ئەم پیاوە گەورانە کە لە خزمەتانە باسەکەم بەخوا تەنها لەبەر ئەوەیە بۆ خۆم نەشتەرگەرێکی باش بێت ئیسفادەی لێ بکەم و بۆ جەنابتان هەمومان پێکەوە بزانین خەڵکێک هەیە خواناسی ئەکا بە جۆرێکی تر جیاواز لەم کرچ و کاڵەی ئێمە خەڵکێکی تر زۆر قاڵ بوونەتەوە لە خواناسیە زۆر بەهێزن زۆر توندن زۆر ئازان زۆر مردن لعلە یەکێ لەم مەنزیلانە کە هەمووی لە وشەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینە هەیە ئەگاتە فریامان کەلیمەیە لەم کەلیمەتانە ئەبێتە ڕۆشنایی ژیان و گۆڕ و ئاخرەتمان خوای گیان تۆ خۆت شاهیدی یا ئیلاهی ئەوە 24 ڕۆژە بۆ تۆ بە ڕۆژوو ئەبین و ئەمی شەوی 25 هاتووین خەومە لە خۆمە زڕاندووە و لە یەکێ لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە بەمبەستی ئەوەی یا ئیلاهی لە خزمەتی کۆمەڵێ وشە و کەلیماتە بین کە دڵمان پەیوەستکا بە تۆوە ئیلاهی تۆ ئاگات لێیە کە ئێمە باسی تۆمان ئەکرد کە کەلیمەی تۆمان بەرز ڕائەگرت یا ئیلاهی تۆ ئاگات لە دڵمانە کە ئێمە تەنها لەبەر خاتی تۆ هاتین مەبەست و مەرامێکی ترمان نەبوو یا ئیلاهی بەخوا پەروەردگارە لە ئێستا ئەمان توانی بخەوین ئەمان توانی نەین ئەمان توانی لە ماڵەوە بین ئەمان توانی ئیسراحەت کەین بەڵام ئەمەنزانی لێرە ئەجرێکی زۆر گەورە هەیە و بەئس و یادی تۆ هەیە هاتین بەدڵ لە مزگەوتێکە لە مزگەوتەکان یادی تۆ بکەین دەی ئیلاهی هاوار و نرکە و ناڵا بۆ لای تۆ بەرزەکەینەوە لێمان خۆش بە یا رب العالمین ئیلاهی گوناهێ بە ئەشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان لە حوزوری تۆیە کرد خوایە عەفومان کە ئیلاهی لەت ئەپارێنەوە لە گوناهی لەمە پێشمان ببوورە لە گوناهی لەمە دوواکە ئیکەین و فریایتەوە بە ناکەوێن ببوورە ئیلاهی بەخوا ئێمە خۆمان چاک ناسیوە ئەزانین ئێمە کەڵکی حوزوری تۆمان نییە بەڵام ئەزانین تۆ کەریمی یا ئیلاهی تۆ زۆر بەخشندەی یا ئەرحەم الراحیمین ئەزانین هەر کەسێ ڕوو بکاتە تۆ قەت بەدەستی بەتاڵ نایگێڕیتەوە ئێمە ئەمڕۆ ئەم شۆ باسی سەخاوەتمان کرد باسی قەیسمان کرد کە کەسێکی زۆر سەخیە ئەبێ خوای قەیس چەند سەخی بێ باسی پێغەمبەرمان کرد صلی الله علیه وسلم کە سەخاوەتی بەرزە
ئەبێ خوددا جەلە جەلالوهو چه گەورەی و کەڕەم و جوودێکی هەبێ. دەیا ئیلاهی ئەمە ئەم شەو هاتووین بۆ ئەوی خۆمان بخێنە بەردەم جوودی تۆ، بۆ ئەوی خۆمان بخێنە بەردەم کەڕەمی تۆ، بۆ ئەوی تۆ ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنی، تۆ کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنی، تۆ لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنی، تۆ عەفوی خۆت بەسەرمانە ببارێنی. بەخوا پەروەردگارە هیچ شتێکمان نییە کەڵکی ئەوەی بێ لە حەزوری تۆیە بەرزیکەینەوە. تەنها و تەنها شتێکمان هەبێ یا ئیلاهی ئەوەیە کەوا چاوەڕێ ڕەحمەتی تۆ ئەکەین. ئەزانین یا ئیلاهی ئەگەر ئێمە دایکمان لێمان عاجز ببێ کە گەڕاینەوە لای عەفومانەکە. یەقینمان هەیە یا ئیلاهی کە تۆ ئێمەت خەڵق کردووە ئێمەت زۆر خۆشەوێ. ئەزانین هەرچی هەڵەو کەم و کوڕی و سەرپێچی و بێکەڵکیمان هەوە بێ کە ئەگەڕێنەوە لای تۆ قەبوڵمانەکەی. دەی ئیلاهی وا تەقە لە دەرگای ڕەحمەتی تۆ ئەدەین، هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە، نرکەوناڵەی ناخمان تەنها بۆ لای تۆ لە حوزوری تۆیە بەیانەکەین. دەی تو گەورەی خۆت یا ئیلاهی ڕەحمەتێکی وەها بەسەرمانەدا ببارێنە، هەرچی چاکە و ئیحسانی ئەم دنیای پێمان عەتاکە، هەرچی چاکە و ئیحسانی ئاخیرەتە پێمان عەتاکە. ئیلاهی ئێمە هاتووین بۆ ئەوی لەم شەوانە ساڵێ بەڕێکەین، ساڵی ئایندەمان جوانترین ساڵی تاعەتمان بێ. خوایە لەزەت بخەرە ناو نوێژەکانمانەوە، چێژێکی زۆر گەورە بخەرە ناو تاعەت و عەبدایەتیمانەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت و بەزەی خۆت، کەڕەمی خۆت لەم شەوە بەسەر دڵی ئێمەیە ببارێنە، دڵمان پەیوەستکە بە خۆتەوە، بمان گێڕە لە ئەو کەسانەی کە ئەهلی ئیحسانن، عەقیدەیەکی ثابتمان پێ عەتاکە، ئیمانێکی ثابتمان پێ عەتاکە، دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت. بەخوا پەروەردگارە ئەزانین ئێمە زۆر کەم تەرخەمین، بەڵام پەروەردگارە چاوەڕێ ڕەحمەتی تۆ ئەکەین. خۆ ئەگەر ئێمە نەشیاو بین تۆ خودایەکی زۆر شیاوی یا ئیلاهی. ئەگەر عەبدەکانت کەڵکی حوزوریان نەبێ یا ئیلاهی تۆ هەموو کاتێ لە دڵیانە حازر بووی، بۆیە هاوارت بۆ لا ئەهێنین ئێمەی گونەهباریش قەبوڵکە لەم شەوەیە. ئیلاهی ئێمە بەدەستی ڕەش و دڵی ڕەش و چاوی ڕەش و زمانی ڕەشەوە هاتوونەتە مزگەوتەکەت و ماڵەکەت، بەڵام ئەزانین تۆ تەوبەکارانت خۆش ئەوێ. ئێمەش ئەم شەو بەدڵ ئەمانەوێت تەوبەکەین، بەدڵ ئەمانەوێ هاوار لە تۆکەین. خوایە هەرچی گوناهەیەکە کردومانە لە ڕۆژی بلوغمانەوە یا ئیلاهی لێمان خۆش بە، عەفو بەسەرمانە ببارێنە، بەزەیی بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی بەخوا ئێمە لە زەمانێکە ئەژین زۆر بێنازین، تۆ خۆت ئەزانی یا ئیلاهی ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، هەموو کافری جیهان لەسەرمان کۆبووەتەوە. ئیلاهی هەرچی شتمانە داگیر کراوە، بەخوا پەروەردگارە ئیقتسادمان براوە، سیاستمان براوە، عسکەرتاریەتمان براوە. کورە پەروەردگارە بەخوا ماڵەکان و مناڵەکانمان وا خەریکە لێ ئەبرێ. ئیلاهی کورە دڵمان براوە یا رب العالمین، خۆت شاهدی خەریکە خۆمان ئەبرێن، داگیر ئەکرێن. یا ئیلاهی هیچ چارەیەکمان نییە لەم سەرزەویە تەنها ئاسمانەکەی تۆ نەبێ، بۆیە هاوار بۆ لای تۆ ئەهێنین ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕزگار کە لە میحنەتی. ئیلاهی بەخوا ئێمە لە ئەمڕۆیە زۆر مەزلومین، تو گەورەی خۆت لەم مەزلومیەتە ڕزگارمان کە، دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە، کەڕەمی خۆت بەسەرمانە بکەرەوە، عەفوی خۆت بەسەرمانە بکەرەوە. ئیلاهی لەم زیلەتە ڕزگارمان کە، بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. پەروەردگارە بەخوا ئەمڕۆ دنیای اختلاف لە بینمانایە، کافر قاچی ناوە بەسەر سەرمانە، ئێمەش خەریکی یەکترین. ئیلاهی خۆ دڵمان لە نێوان دوو پەنجەی تۆی ئەکرێ دڵەکانمان یەکخەی. خۆی دڵی موسڵمانان یەکخە، وشەیان یەکخە، یەک کەلیمەمان کە، سەرکەوتومان کە، بەسەر یەهود و نەسارایە زاڵمان کە. ئیلاهی عەدالەتی جیهان بخەرە و دەستی موسڵمانان یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین ئەلەم شەوەیە خوێنی مناڵانی غەزە بۆ تۆ بەرزەکەینەوە، ئەلەم شەوەیە فرمێسکی ئافرەتانی غەزە بۆ تۆ بەرزەکەینەوە، ئەلەم شەوەیە سکی برسی ئەوان یا ئیلاهی لە حوزوری تۆیە بەیانەکەین، ئەلەم شەوەیە بێماڵی و بێحاڵی ئەوان بۆ تۆ بەیانەکەین. دەی ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەر ئەهلی غەزەیە ببارێنە. بەخوا پەروەردگارە هەرچی ئاگر و ئاسنی جیهانە هەر هەمویان بەسرە داباراندن. ئیلاهی شەهیدێکی زۆرمان داوە،
یا ئیلاهی زۆر دەرگا لێمان ئاڵۆز بووە بەخوا پەروەردگارە کاتێک کە ئەچینە سەر سفرەی خۆمان شەرم دامان ئەگرێ ئەم هەموو نیعمەتە ئەبینین و براکانمان بێناز و نیعمەت پۆشاک لەبەر ئەکەین شەرم ئەکەین ئەچینە ناو ماڵ و حاڵی ئارامی خۆمان شەرم ئەکەین پەروەردگارە ڕەحمەتی خۆت بەسەر ئەهلی غەزا ببارێنە دەرگای خۆتیان بەسەرا بکەرەوە یا رب العالمین بەزەی خۆت بەسەر ئەم ئومەتا بکەرەوە خوای مسلمانان لە هەموو جیهانە لە زەحمەتیان ڕەحم بە مسلمانانی هندستان کە ڕەحم بە مسلمانانی سین کە ڕەحم بە مسلمانانی سوودان کە خوای ڕەحم بە مسلمانانی سەرزەوی کە یا رب العالمین لەم زیلەتە ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەم ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئەگەر هیچیشمان نەوێ بۆ تۆی بەرزکەینەوە خۆ ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەگەر ئیلاهی ئەهلی غیبەت و گوناهی کەبیرەش بین خۆ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم شەفاعەتی ئەو بۆ ئەهلی کەبائیرە بۆ ئومەتەکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت بێبەشمان مەکە لە خۆشەویستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە لەسەر ڕێبازەکەی ئەو بمان ژیانە بە ڕێبازەکەی ئەوەوە بمان برێنە ئیلاهی داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ بە شایەتومانەوە نەبێ تو گەورەی خۆت خوایە ڕەحمەتی خۆت لە کاتی سەرمەرگا بەسەرمانە ببارێنە ئیلاهی ئەو کاتەی مەلەک المەوت دێ حوزوری دەبێ ئیلاهی ئەو کاتەی کە مەلائیکە دەورەمان ئەگرن کەلیمە وشەیەکمان پێ ناوترێ خۆشەویستانمان بە دەورمانەوە جەم ئەبن و کەسیان لە وشەیەکی ئێمە تێناگە لە ئیشارەتێکی چاومان تێناگە ئیلاهی لەو کاتەیە لە هەموو کاتێ زیاتر محتاجی ڕەحمەتی تۆین تو گەورەی خۆت ڕەحمەت بەسەرمانە ببارێن ئاراممان کە یا رب العالمین بە ئەهلی شەهادەت بمان گێڕەوە لای خۆت یا رب العالمین ئیلاهی لە باشترین ڕۆژەکانی ژیانە بە لیقای خۆتمان شاد کە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەو کاتەی لە گۆڕێکی تارە بەجێمان ئەهێڵن تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن بەخوا پەروەردگارە تەنانەت جلەکانیشمان پێڕەوا نابێنرێ ئیلاهی بە پۆشاکێکی سپی ئێمە لە ناو گۆڕێکی تارە بەجێ ئەهێڵدرێ ئیلاهی خۆشەویستەکانمان بەسەرمانەوە نامێننەوە کەمێکێک ئەگەر لەگەڵمانە بمێننەوە بەجێمان ئەهێڵن ئێمە تەنها تۆمان هەیە ئیلاهی بەخوا چۆن لەم شەوە تۆ بینین یا ئیلاهی ئەزانین لە حوزوری تۆی ئەوەستاوین بەخوا لە ناو گۆڕەکانیشمان هەروەهاین ئیلاهی لە ناو گۆڕەکانمانە یا ئەکرەم الئەکرەمین ڕەحمەتی خۆت و ئونسی خۆت بەسەرمانە ببارێن بمان گێڕە لەو عەبدانەی کە گۆڕەکانیان باخچەیەکە لە باخچەی بەهەشت ئیلاهی داوات لێ ئەکەین بەخوا هەڵەوکەم و کوڕیمان زۆرە بەس بەخوا پەروەردگارە هاوار بۆ لای تۆ ئەهێنین بە جەهل و نەفامی کردومانە عینادمان لەگەڵ تۆیان نەکردووە تەکەبورمان بەرامبەرت نەبووە قەت یا ئیلاهی ڕۆژێک لە ڕۆژان کە بێ ئەدەبیشمان کردبێ یا ئیلاهی لە جەهلمان ئەو بووە دەی لێمان خۆش بە یا رب العالمین ئارامی بەسەر گۆڕمانە ببارێنە ئیلاهی لە ڕۆژی زیندووبوونەوەمانە ڕوت و ڕەجاڵ بێ کەس بێ حاڵ پەروەردگارە تەنها و تەنها ئومێدێکمان هەبێ ڕەحمەتی تۆیە کەڕەمی تۆیە چاوەڕێی تۆ ئەکەین یا ئیلاهی عەفوی خۆت بەسەرمانە ببارێنی لەم دنیا چۆن عیبەکان شاردووینەتەوە تو گەورەی خۆت لەوێ فەزەحمان مەکە یا ئیلاهی لە بەردەم مەخلوقاتە فەزەحمان مەکە لە بەردەم ئەم ئەنبیا و ئەولیا و ئەصحابە فەزەحمان مەکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت یا ئەکرەم الئەکرەمین بەم عەبدایەتێ کرچ و کاڵەی کە بۆمان کردووی فەزەحمان مەکە لە ناو خەلائیقا یا رب العالمین لە ڕۆژی محاسبەمانە یا ئیلاهی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە بمان گێڕە لەو عەبدانەی کە لێیان خۆشەوی ئیلاهی ئێمە ئەزانین کە تۆ زۆر بەڕەحمی ئەزانین لێرە ڕەحمەتی زۆرت پێکردوین و بەزەی زۆرت بەسەرا باراندوین دەی تو گەورەی خۆت خوایە لەوێشا بەزەیمان بەسەرا ببارێنە کەم و کوڕەکانمان ببەخشە لەو عەبدانەمان بگێڕە کە نامەی ئەعمالیان بەدەستی ڕاستیان وەرئەگرن یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێ خۆشبوونێکی زۆر گەورەمان لەم شەوانی قەدرا پێ عەتاکە شەوی قەدرمان بە قسمەت کە
ساڵی ئایندەمان باشترین ساڵ بێ یا ئیلاهی لە ڕزقمانە لە سەحەت و لە شتاغیمانە لە عەبدایەتی و تاعەتمانە لە خواناسیمانە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بەزەی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ بەخوا ئیلاهی هەر یەک و کۆمەڵی گرفتیان هەیە خۆ تۆ زۆر دەوڵەمەندی یا ئیلاهی هاتوون گرفتەکانی خۆیان هەموو عەرزەکەن لێرە یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین هەرچی چاکە بۆ دین و دنیامان پێمان عەتاک ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریک ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاک ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە نەخۆشیە پێمان زانیوە پێمان نەزانیوە شیفامان بۆ بنێرە یا ئیلاهی ئەومان گیرۆدەی گوناهە و خۆی پێ عیلاج ناکرێ خۆیە تۆ عیلاجیک ئیلاهی زۆرن ئەو گوناهانەی ئێمە جەنگ ئەکەین لەگەڵ خۆمانە خۆمان پێچارە ناکرێ تو گەورەی خۆت خۆیە تۆ چارەمان کە یا ئیلاهی تۆ دلیلی متحیرینی بەخوا ئێمە لەم زەمەنا خەریکە سەرمان لە تێکەچێ تووشی حەیران ئەبین پەروەردگارە هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵمان بدەرێ یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت ئەم ئیماندارانە یا ربی هەر دوعایەکیان لەم ڕەمەزانە بۆ تۆ بەرزکردەوە گیرایکە یا رب العالمین ئیلاهی خۆ ئەمانە بە دڵ دوعا ئەکەن بەخوا پەروەردگارە ئەمانە قەت لە ژیانیانە ڕوکوعیان نەبردووە تەنها لە بەردەم تۆیان نەبێ سەری بەرزی خۆیان نەخستوتە زەوی تەنها لە مەقام و بارەگای تۆیان نەبێ ئیلاهی ئەمانە دەستی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ ئیلاهی غەیری تۆ شک نابن یا ئەکرەم الئەکرەمین دەی ئیلاهی دوعاکانیان گیراکە ئیلاهی داوات لێ ئەکەین دوعایە بە غەفڵەتیش کردومانە لێمان وەرگرە بەخوا پەروەردگارە ئێمە لە زەمانێکین زۆر ماندووین یا ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ هاوار بۆ لای تۆ ئەکەین بە مووی سپی ئەم ڕیش سپیانە یا رب العالمین خۆیە تۆ حەیی و کەریمی شەرم ئەکەی لە عەبدێکی موسپی کە دەسی بەرز کاتەوە و دەسی بە سفر بگێڕیتەوە دەی ئیلاهی ئەم موسپیانە لەگەڵ ئێمە دەستیان بەرز کردوتەوە دوعاکانیان گیرا بکە خوای گیان تۆ گەنجەتەوە بەکارەکان ئەگەر بێن بەرەو لای تۆ دوو جار پێیان ئەڵێی لەبەیکە لەبەیک ئیلاهی داوات لێ ئەکەین بەهۆی ئەم گەنجەتەوە بەکارانەی کە لەگەڵمانان بەم تەوبە جوانەی ئەمان بەم ئامینە جوانانەی ئەمان یا ئیلاهی دوعاکانی ئەم ساڵمان هەموو قبوڵکە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بەهۆی ئەم مناڵە بێ گوناهانەوە کە لەگەڵمانان یا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە پەروەردگارە بەخوا ئێمە ئەگەر هیچمان نەبێ خۆشەویستیمان بۆ دینەکەی تۆ هەیە بەخوا پەروەردگارە بەدڵ دینەکەتمان خۆشەوێ بەدڵ ئەمانەوێ خزمەتکاری دینەکەت بکەین بەدڵ ئەمانەوێ دینەکەی تۆ حاکممان بێ بەڵام بێچارەین بێ حاڵین یا ئیلاهی تو گەورەی خۆت بە هەرچی تاعەتێک کە بەدڵمان ناگوزەراوە بەوانە هاوار لە تۆ ئەکەین تەقە لە دەرگانەی تۆ ئەدەین دەرگانەکەی خۆتمان لێدا مەخە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی تۆ لە تاوانباران خۆش ئەبی پەروەردگارە ئێمەی تاوانباریش هانامان بۆ لا تۆ هێناوە دەیا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمان ناکەرەوە دوعاکانمان گیراکە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە لە گوناهی دایک و باوکمان خۆش بە ئێمە زۆر هەڵو کەم و کوڕیمان بەرامبەریان کردووە خوایە لێیان خۆش بە یا رب العالمین نەمان توانی وەکو ئیسلام لەگەڵیان مامەڵەکەین یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهیان ببوورە ئەوانەی کەماون ئەوانەی کە بەجێیان هێشتوین یا ئیلاهی لە گوناهەکانیان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لە براو خوشەکانمان ببوورە لە خزم و کەسوکارمان ببوورە لە هاوڵ و خۆشەویستانمان ببوورە لە مامۆسا و قوتابیمان ببوورە لە گوێگرەکانمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە کەڕەمی خۆت لە خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس پیاوەتێکی لەگەڵاکردن خۆی لە گوناهی ببوورە ئیلاهی زۆرێکنەوە ئیماندارانەی ساڵانی پێشوو لەگەڵ ئێمە بوون هەمویان ماڵ ئاوایان لێ کردین ئیلاهی کۆڵەکانی مزگەوت زۆر بوون بەجێیان هێشتین پەروەردگارە لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین
خوای لە مێژووی ئەم مزگەوتە هەر کەسێ سوژدەیەکی لەناو ئەم مزگەوتە بردووە خوای لە گوناهی ببورە ئەوەی ڕێکەوتوتە ئەم مزگەوتە خوای لە گوناهی ببورە ئەوەی خزمەتێکی تیا کردووە لە گوناهی ببورە إلهي دعوات لي أكين برحمته بزي خوت وبكرمي خوت يا أكرم الأكرمين رحمتي خوت بسر هموي أنا ببارنا إلهي دعوات لي أكين هركز غيبتي كردون خوائي لبيناويتو همويان آزادكين يا أكرم الأكرمين خوائي لبناهي همويان خوش بحقد دلمانا برانبر بمسلمانان مهي الله يا إلهي دعوات لي أكين ما كرم مسلمانك ساغ مسلمانك راس مسلمانك كبيونديكي زور قورا لقلتو يا هبي بمان كره خاوني ضل يا أكرم الأكرمين خويا داود لي أكن بناوي جواند بصفتي برز باسم عظمت لمردو كان ما ببوري يا رب العالمين تايبت أو مردواني يا إلهي بيناز وبيكسن وكسن دعاء بوبكا لبير كراون خويا إما أوان لي أدنى أكين دعاء بو أكين يا أكرم الأكرم اللي أنخوش يا رب العالمين بزي خود بسري أنا ببارينا كرمي خود بسري أنا ببارينا عفوي خود بسري أنا ببارينا يا إلهي يا إلهي دعوات لي أكين بركتي خود بسر ما أنا ببارينا رزق حلال رزقك حلال من في عطاك أو أن حلال من بدري محتاج حرام نبين لحرام كان دور من خروي يا رب العالمين خويا بركتي خود بسر بازار كان ما أنا ببارينا بسر زيو زرعات ما أنا ببارينا بسر مرمالات ما أنا ببارينا بسر وظيفة كان ما أنا ببارينا بسر راتب ومعاش ما أنا ببارينا يا إلهي محتاج دسي إنسان كان من مكة رزقي خومن يا إلهي تنها لتو أبينين لله خود بومن به الله يا رب العالمين خويا الراس تو خرصة كان بقينا دسمان إلهي داوال لي أكن زليل سرجي قمن مكة تو قوري خود زليل سرجي قمن مكة إلهي داوال لي أكن توشي نخوشيكي بزراو من مكة تو قوري خود مسلمانان مكة ممن كرمي آزار بمسلمانان يا رب العالمين محتاج دسينا مرد من مكة زليلنا وسجن كان من مكة إلهي داوال لي أكن نعمتي زورت في عطا كردوين تو قوري خود تا آخر عمر من إلهي رحمته بزي خود لبينين مانا لبستن مانا لهز مانا لتوانا مانا بيمن عطاك خواهي جان داوال لي أكن رحمته كرمت زور رحمته كرمي خود بسر معنا ببارن إلهي أم عبدانت خود أزاني هميان رضا ورزواني توان وهاتون هميان مالي تو أودانا كانوا بخوا پروردگار من نوري دليان أبين مليرا تو قوري خود خويا داود لي أكين بقوري وكرمي خود بو نوري دليان يا إلهي هاواركين لتو تو قوري خود خوايا هرچی دعايك ايكن لأمشوا خوايا ليان جيرابك هر كلمة قرآن ايخوان ليان قبولك پروردگارا هر سجده ايك بو تو ابن ليان قبولك تو قوري خود همو ذكر أورادك ايكن ليان قبولك إلهي داوال لي ايكن برحمته وكرمي خود للزوية قبول من بدري لأسمان قبول من بدري يا إلهي داوال لي ايكن لمن راضيبه خوايا لمن راضيبه خوايا لمن راضيبه آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قولي لقناهي مني شوي أجبوري وخالي من قبولك